کاتێک کە تۆ زانیاریە گەنێری بۆ ناو مێشکت دوایی ئەڵی من بۆ لەبیرم چوویەوە بۆ فڵان کەس وەکو من لەبەری کرد ئەو لەبیری نەچوەتەوە. جا لێرە هۆکارە ئەسڵیەکە ئەمێ کاتێک کە تۆ زانیاریەک ئەنێری بۆ ناو مێشکت ئایا تۆ دوای ئەوەی کە سەعیەکە تەواو بوو یان دوای ئەوەی ئەو شتت لەبەر کرد چەندێک گەڕیتەوە بۆ زانیاریە لە ناو مێشکە؟ بۆ نمونە تۆ پێناسەیەک لەبەر کردووە، یەکێک لە گەورەترین کارەساتەکان ئەوەیە لەبەری ئەکەیت و وازی لێ هێنیت. ئەکرێت تۆ یادگە و عیبی نەبێت، ئەکرێ مێشکی تۆ هیچ عیبێکی نەبێت، بەڵام دواییش لەبیرە نەمێنێت. نەفرێکی تر ئەکرێت تۆ لەو زۆر زۆر بەتواناتریش بی کەچی ئەویش وەکو تۆ لەبەری کردووە بەڵام ئەو هەفتەیەکی کەش لە بیرێتی. ئەکرێ هۆکار چی بێت؟ هۆکار بەڕێزان شتێکی نەفسیە. هۆکارەکە ئەوەیە تۆ ئەم پێناسەیەت لەبەر کرد، ئایا پەیامێکت نرد بۆ مێشکت کە ئەو زانیاریە گرنگە؟ لەوە چێ بڵێ چۆن پەیامەکە بنێرم؟ دوای 10 دقە چارەکێک لە لەبەرکردنی پێناسەیەک یا شیعرێک یەک جار بچۆرەوە بۆ ناو مێشکی خۆت بیرێکی لێ بکەرەوە بڵێ زانیاریەکە ئەوە بوو تەواو. یعنی من دەستم کرد بە خوێندنەوەی کتێبێک، دوای ئەوەی کە یەک دوو ڕۆژ گوێلم لە کتێبەکە ئەگەر وە داونلۆدیشم کردبوو ئەچوم شتەکانیم ئەخوێندەوە. دوایی ئەلموهیم من بەلامە گرنگ بوو کە ئەم زانایە ناوی چی، کەی ژیاوە، کەی مردووە. ئەو ڕۆژە پەدەری خوا بیرم لێ کردەوە دوای ئەوەی کە دابڕامم لە کتێبەکە. مەسەن تۆی جۆ تۆ لە کتێبە سێری نووسینەکەت کردووە بەرگەکەی بۆ نمونە، دوای تۆ زێگەچی دەستنوێژ ڕێگەگری، دوای تۆ زێگەچی ئاوێگە خۆیتەوە. ئایا تۆ لە ناو مێشتا گرنگی بەچی؟ هەر شتێ زۆر گرنگ بێ لای تۆ ئەو شتە زوو زوو بیری خۆت یەخەیتەوە ئیشی لەسەرەکی. ئەگەر عیلم بەلاتەوە گرنگ بێ زوو زوو بابەتە عیلمیەکان بیری خۆت یەخەیتەوە. بۆیە ئەو ڕۆژە من جارێکی تر ناوی نووسەرەکەم وتەوە فڵان کەسی کوڕی فڵان کەس ساڵی ئەوەنە لەدایک بووە ساڵی ئەوەنە مردووە. باشە بۆ نمونە ئەبی حاتم محەممەد بن حبان التەمیمی البوستی 270 هیجری لەدایک بووە 354 وەفاتی کردووە، خاوەنی چەند کتێبێکە ناوی هەندێک لە کتێبەکانی. دوای سەعاتێ 2 سەعات کاتێککە دانیشتبووم ئیسراحەتکەم دیسان هاتەوە خەیاڵم کەی لەدایک بوو کەی مرده بوو. ئەمە بەم شێوازە تۆ زانیاریەکان لە مێشتا چەسکن. بۆیە ئەگەر ئەتەوێ مێشکت بیری بمێنێ ئەبێ بە مێشکت بڵێ ئەم شتە گرنگە. مێشکت بەچی ئەبزانێ ئەو شتە گرنگە؟ تۆ شتێک لەبەرەکەی دوازی لێهێنی بەچی ئەبزانێ گرنگە؟ تۆ ئەچی بەناو ئەو بازاڕە دنیای خەڵکە بینی، کاتێککە بیری خۆتیان ناخەیتەوە بە مێشکت دەڵی کە ئەم شتانە گرنگ نین. بۆیە مێشکت دوایی بیری نەماوە کە دوێنێ چووی چەند نەفەرە بینیوە. بۆ نمونە تۆ ئەی بەلای نەفرێکە، دوای 2 ڕۆژی تر من یەکێک لەو نەفەرانەی کرد لە بازاڕە یاو کە بەلایە پێتی بناسیێنم لەکوێ لە بیری ماوە کە 2 ڕۆژ لەمەوە پێش لە دارەستاوە پیاوتە بەلایە. بۆ نمونە نابێشتیوە چکە تۆ بە مێشکت نەوتوە ئەم نەفەرە گرنگە. بەڵام ئەگەر پێشوەخت بڵێم لەم جادەوە ئەچیتە خوارەوە نەفرێکە بینی جلێکی وای لەبەرایە یا ئەربانەیەکی وای پێ یا لە بەردەم دوکانی فڵانە ئاوا وەستاوە سەرنجێکی بە هەر ئەچی یەک لەحزە سەرنجی، بەڵام لەوە چێ دوای 2 ڕۆژ بە من بڵێ ئەرێ ئەو نەفەرە چی بۆ ئەو ڕۆژە وتێ سەرنجی بە لەبیر تەمێن. یەکێک لە شتەکان ئەوەیە پێش زانیاریەکە ئامادەبی سەرنجی بێ بەلا تۆ گرنگ بێ، دوای زانیاریەکەش ئامادەبی لە کاتێکی کابیری خۆتی بخەیتەوە. هیوا هەیە لە من یادگەم زۆر خراپە ئەوە دنیای سعی بۆ نمونە ئەحیام کردووی چم بیر نەماوە. باشە تۆ سەعاتێ لەمە پێش سعید کردووە، بۆ نمونە جۆرەکانی ماسوولکەت سعی کردووە، ناتوانانی بیرە بکەیتەوە ماسوولکەکانی ئەو ماسوولکەی وەکو توور وای پێڵێن ئەو ماسوولکی مەسەڵەن لێرای ئاوای ناتوانانی بیرێک لەمە بکەیتەوە. ئەتوانی. اینجا ئایا ئەگەر ئەمە بکەی چی ڕوایە؟ ئەگەر ئەمە بکەی باری دەرونیت باشە دێت، چونکە تۆ ئەگەر ئەمە نەکەی مێشکی تۆ سەرنج ڕای کێشێ بۆ کۆمەڵێک شتی لەوەچێ خراپ. ئێستا گەنجەکانمان یعنی مێشکیان وێرانە، خەیاڵیان ئەسڵەن ئاگایان لە خۆیان نییە، فێربوونیان دابەزیوە، دایمە خەریکی تەماشای شتێ خراپن، دایمە خەیاڵەکانیان ئەگەڕێنەوە بۆ ڕابردوو هی وا هەیە کە ئابە لێیە و هیچ شتێکی خراپ لە ژیانیان ڕووینەوە
کەچی کە ئابلیاوە دایمە خەمەوە کە دایمە دڵی تەنگە بۆ وڵا 4 ساڵام و بێشتێ ڕوویاوە زوو گەڕێتەوە بۆ شتە ناخۆشە تۆ بە مێشکی و تۆ ئەمە گرنگە بۆیە تووشی کاوە بۆیە تووشی خەفەت بووی یا بۆ نمونە شتێکی خراپت بینیەوە زوو بیری خۆت یەخیتەوە بۆیە دوایی ئەبێ بە عادەتت بۆیە دوایی تۆ ئینسانێکی لا ڕێکە لای بەڵام ئەگەر مێشکت مەشغوڵی فێربوونەکانی خۆت بکەیتەوە جارێکی تر مێشکت ئیسراحەت دەکاتەوە زانیاریەکان جوانتر ئەچەسپێن کەسایەتیت بەهێزتر ئەبێ مێشک و لایەنی تەندروستی دەرونی و دەروندروستیت باشترە بێ کەواتە کاتێک چیتە زانیارێکە بڕیار بە سەرنجبەی هەستەکانتی تیا بەکاربێنی کاتێک لە زانیارێکە دا ئەپڕی دوادە دەقەچارێکی بیرێ بکەرەوە ئەرێ من تۆزێ لەمە بێش کتێبێکم گر بەدەستمەوە نووسەرەکەی ناوی چی بوو ئەرێ من ئێستاکە خوێنمەوە بۆ نمونە ابن حبان ئەفەرمێ عەقڵ دوو جۆرە العقل نوعان المطبوع والمسموع باشە مسموع ومطبوع باشە ئەگەر من دوای ئەوە بیرێکم لێ نەکرد بێتەوە چۆن ئەم دوو کەلیمە لە بیرەمێنێ باشە چۆن ئەم دوو کەلیمە لە بیرەمێنێ خۆ ئەمە تۆ ئەم هەموو شتاکەیتە ناو مێشکت دوجار بیر لە چیەکەیتەوە مێشکت گرنگی بۆ شتایە اینجا بەڕێزان بابەتێکی تر هەر خودی ئەوەی ڕۆژانە هەوڵ بەی شتێ بخوێنیتەوە یا گوێ بگری لە کەسێک کە باسی مێشکەکە کە باسی فێربوونەکە کە باسی فێربوونی عیلمەکە کە باسی بەهێزکردنی یادگە و سەرنج و تەرکیزەکە ئەمە ڕێگە ڕاست دەکێت واتە واز مەهێن هەموو ڕۆژە بەلایەنی کەمەوە خۆ ئێمە لە ئاوات ئەکادمی لە یوتیوب بەلایەنی کەمەوە بەبێ بەرامبەر دەیان ڤیدیۆمان هەیەیانە سەعاتێکە هەیەیانە 2 سەعاتە وێبینارە لەسەر مێشک و تەرکیز و یادگە و فێربوون و خوێندنەوە و هەموو ڕۆژێ هەوڵ بە متابعی ئەم بابەتە بکەم من زمانێک کە دەستم پێکرد یادگەم زۆر خراپ تێگەشتنم زۆر خراپ فێربوونم زۆر خراپ بوو یعنی نەمەزانی سعیکەم بەڵام ماوەیەکی زۆر بەس متابعەوە مەکرد چۆن ئەخوێنینەوە چۆن فێرە بین ستایلەکانی فێربوو چۆن یادگە باشە بێت چۆن مێشک باشترە بێت چۆن تەرکیز باشترە بێت هەموو ڕۆژێک کە تۆ خەریکی ئەمە بی لەو لاوە گرنگێکی زیاتریش بە عیلم و بە فێربوونەی جارە تەکنیکێک فێرەبی جارە ڕاهێنانێک فێرەبی بە بەردەوام بوونت لەسەر ئەمە کاتێک گەزانی تۆ گۆڕانکاریکی گەورە لە مێشکی تۆ ڕوویاوە